بەناوی خوای بەخشەندە و میهرەبان، خوێندکارانی بەڕێز، بیسەران و بینەرانی هێژا و خۆشەویست، سڵام عەلەیکم. بۆ هەڵقەیەکی تر لە گفتوگۆی ئاکادمیک و تایبەتمەندی کەسی ئاکادمیک گەیشتینەوە خزمەتتان. ئەم هەڵقە وەکو پێشتر عەرزم کردوون تەواوکەری هەڵقەی پێشووە. لە هەڵقەی پێشووە باسی کەموتن و بێهودە نەوتنمان کرد، بەڵام کەسی ئاکادمیک زۆر کات پێویستە کەم نەڵێت، بەڵکو تەواو بڵێت یا هیچ نەڵێت. ئەوە گرنگە کەی تەواو بێژینی یا کەی پێویستە هیچ نێژینی تر. بەرانبەری ئێمە کەسێکە یا وەکو تەلەبە گەرەکیە فێر بێت کە ئەبێت تەواو شتەکەی بۆ بێژین، چون کاتمان هەو کۆرس و زانکۆس. یا بەرانبەر ئێمە کەسێکە لە شەونشینیەکە، لە دانیشتنێکە، لە جێگەیەکە وەکو دەمەتەقە پرسیارێکە کات، ئەبێ کەسی ئاکادمیک ئەو ژیری و هەڵسەنگاندنیەتیاوێت بزانێ ئەم کەسە تااقەت و توانا و ژیری حاڵی بوونی واتیا کە بۆی بڵێت، یا هەر بۆ دەمەتەقەیە وریا بێت، چون ئەو ئەم لە نیوی قسەکە جێت یڵێت و نایڵێ قسەکەی تەواو بکە و هەم قسە خراپەوێت، هەم ئەو تەواو حاڵی ناوێت و بە ناتەواو حاڵی بوون ڕەنگە خەتا دروست بکات. لەم کاتەوە ئەبێ تۆی شەر بە دەمەتەقەیەکی کۆمەڵایەتی داینێت و سەرسەری جۆرێک عاجزی نەکەی، ئەخلاقدا نەبەزێ، پرسیارەکەی بۆ شی نەکەی تۆ، چون ئەو تااقەتی گوێگرتنی نییە. ڕەنگە کەسێک بانگی بکە بڕوا بەدەمی ئەو تۆ جێبێڵێ، کە من خۆم دەیان جار ئەم تەجروبەمە بووە و زۆریش ئازاری داوم و حەز ناکەم ئێوە تووشیێم ئازارە بوو. بەڵام تەواوتن یانی چی؟ کاتێککە پرسیارێکت لێکرێ ئەبێ پرسیارەکە وریای جواوەکەی بیت کە ئەگەر نیوی جواوەکەی بۆ بڵێ لەبەر ئەوە کورت و تووتوێت، لە کاتاوە تووتوێت شتەکە تەواو نیە و تووشی ناحاڵی بوون بووین. ئەبێ جواوەکەی بۆ تەواوکەی، تەواویش نە بە عەقڵی خۆت، بە حاڵی بوون و توانای ئەو. نەڕڵێ با من کورتی بڵێم و پختی بڵێم. کورت و پوخت بۆ کەسی تایبەتە وەکو خۆت، ئەویش زوو حاڵی ئەبێت. ئەگەر زوو حاڵی نابێت، ئەبێ زوانەکە لە زوانی ئاکادمیک بە شێوەیەکی ناوخۆیی دابەزێنی، ئاسانی بکەیتەوە، ناوەڕۆکەکەی هەر عەقڵی ئاکادمیک و ڕاستی و دروستی بێت، بەڵام شێوەکەی شێوەیەکی ئاسان بۆ حاڵی بوون بێت. لەم کاتەوە تۆ تووشەبی بە ئەوەی کە نابێ کورت قسە بکەیت و کەم قسە بکەیت، بەڵکو ئەبێ درێژ قسە بکەیت و تەمسیل زۆر بکەیت بۆ حاڵی بوونی بەرانبەر. وریابین لەم حاڵەوە حەکایەت و داستان نەمان باتە جێگەیە قسەکەمان لە دەست دەربچێ، ینی حاشیە مەتنەکەمان لە دەست دەرنەکات. وریابین وەڵامێکە ئەیدەینۆ لە بەرابەری پرسیارێکاوێت کە کریاگە، پرسیاری نەخوازراو ئەگەر یا پرسیاری نەکراو ئەگەر پێویست ئەوێت لەوێ خۆمان پرسیارەکە بخولقێنین، بۆ ئەوە بەرانبەر شاید نەیتوانیوێت پرسیاری تەواو بخولقێنێت، چون کەسی ئاکادمیک ئەبێ پرسیارێکی دەقیق، ڕۆشن، عاقڵانە، هەدەفمەند، سەر بە ئامانجێکە سوودێکی ئەخلاقی یا سوودێکی علمی یا سوودێکی هونەری بگەێنێت قسە ئەکات. بۆیە ئەبێت لە رانەوە خۆی نەپارێزێت لەوەی کە ئەگەر قسەکە تەواو ناوێت پرسیارێکی تریگەرەکە و بەرانبەر پرسیارەکەی نەکردێ، خۆی چی پرسیارەکە نەکات، خۆی پرسیاری دووەم و سێوەم بخولقێنێ و قسەکەی پێ تەواو بکات. وتن بەم شێوە ڕەنگە لە خاڵی یەکە ئەو وتارەکەی ترا دەرنەکەوێت کەم بڵێن و کورت بڵێن. لێرانە ئەچینە خاڵێکی ترۆ کە ئەبێ زۆرتر بڵێن تا سوودەکە بپێکین. کورت وتن و کەم وتن لە ئەو بابەتەکە شیمان کردۆ، لەم بابەتەوە ڕووی بەرانبەری ئەکەوێتە بەرچاو، چون وتن بۆ حاڵی بوونە، وتن بۆ سوودگەیاندنە، وتن بۆ ڕۆشنکردنەوەیە، و لەم حاڵەتە کورتوتن ئەو ئیشانە ناکات، تۆ وریایت لەبەر ئەو سوودمەندیانە و ئەو خاڵانەی بەرچاوت کردووە، لێرە زۆرتر ئەڵێی
باشتر ئەڵێ ڕوونتر ئەڵێ و خەمی ئەوەت نییە کە کورد قسەت نەکرد بێت ئەم کاتانە کەسی ئاکادمیک نەترسێت ئێمە وەکو کەسی ئاکادمیک کاتێکە چینە ناو کۆمەلگاوە ئەوینە بەرپرسیاری خەڵکێکی غێری ئاکادمیک کە کورد قسەکردن تەکیانە نایەڵێ حاڵی بوون ئەبێ درێژ قسە بکەین ورە دانەبەزێ و نەترسیت بێژی درێژ قسەم کردووە ئەگەر ئینسان بە ئامانجی حاڵی بوون و سوودگەیاندن و ڕووناکردنەوەی بەرپێی خەڵک دەستی کردە قسە ئەبێ قسەی ئاکادمیک شی کاتەوە بۆ کەسی غێری ئاکادمیک لێرە تووشی زۆروتنەوی بەڵام زۆروتن تەکی بێهودەوتنە جیاوازی هەست چون لێرە ئامانجت حاڵی کردن و سوودگەیاندنە زۆروتنەکەیشت خێرە و پیرۆزە تا کاتێکی تر بەخواتە نەسپێرم.